هەورامەکان وەک باقی گەلانی جیهان خاوەن کلتور و فەرهەنگ و بۆنە و مەراسیمی تایبەت بە خۆیانن کە لە باو با پیرانیان بۆیان ماوەتەوە و پشت لە دوای پشت ئەو مەراسیمانە زیندوو ڕادەگرن. ئەوەی ئێمە لێرەدا دەمانەوێ ئاماژەی پێ بدەین جەژنە لە هەوراماندا. پێش ئەوەی بچینە ناو ناوەڕۆکی بابەتەکە پێویستە بڵین لە هەوراماندا لە جاتی وشەی جەژن یەسنێ بەکاردێت. جەژن لە هەوراماندا جیاوازی هەیە لەو جەژنانەی کە گەلی کورد لە ڕێگەی ئاینی ئیسلامەوە ڕێبەڕێیان دەکات. هەورامیەکان وەک ئەو گەلەی کە خاوەن سەرزەمینێکی ئاهورایین پێنج جەژنی تایبەت بە خۆیان هەیە و هەریەک لەم جەژنانەش تایبەتمەندی خۆیان هەیە و بەپێی سەرچاوە مێژوویەکان بێت ئەم جەژنانە سەرچاوەیان دەگەڕێتەوە بۆ پەیامهێنەر زەردەشت. وشەی یەسنێ کە لە جیاتی وشەی جەژن بەکاردێت لە نێو پەرتووکی ئاڤێستادا کە پەرتووکی پەیامهێنەر زەردەشتە هاتووە. لە هەورامان گەورە و بچووک نێر و مێ بەشدار دەبن لە گێڕانی مەراسیمی جەژندا. ئەو جەژنانەش کە تایبەتن بە هەورامیەکان ئەمانەن: یەکەم جەژنی خەبەر کە لە 15 زستاندا ساز دەکرێت. دووەم جەژنی کڵاوە ڕۆژنە، ئەمیش لە 22 زستاندا بەڕێوە دەچێت. سێەم جەژن پێی دەوترێت زەماوەندی پیر شالیار کە لە 29 زستاندا بۆ ماوەی 5 ڕۆژ پیرۆز ڕادەگیرێت. چوارەم جەژنی تەربێ، ئەمیش لە 40 زستاندا دەگەڕدرێت. پێنجەم کۆمسا کە لە 45 زستاندا ساز دەکرێت. ئێمە لێرەدا دەمانەوێت تەنها باس لە جەژنی یاخود زەماوەندی پیر شالیار بکەین کە لە 29 زستاندا بەڕێوە دەچێت. ئەم جەژنە لە هەورامانی تەخت مەراسیمی بۆ دەگەڕدرێت و لە سەرجەم گوندەکانی هەورامانەوە هەورامیەکان ڕوودەکەنە شارەدەی هەورامان تا بەشدار بن لەو جەژنەدا. پیر شالیار یەکێکە لەو 99 پیرەی هەورامان کە مێژووی دەگەڕێتەوە بۆ 2700 ساڵ لەمەوبەر. خاوەنی پەرتووکی پیرۆزی ماریفەتی پیر شالیارە کە ئەم پەرتووکە بە شێوەی هۆنراوە نووسراوەتەوە و باس لە پەروەردەگ و ڕێنمایی بۆ ژیان دەکات. پیر شالیار لە سەرچاوە مێژوویەکاندا وا باسی هاتووە کە زەردەشتی بووە و لەسەر ڕێنمایی و پەروەردەی زەردەشت ئەو پەرتووکەی داناوە. پیر شالیار لە گوندی هەورامانی تەخت لەدایک بووە و هەر لەوێ ژیاوە و ئێستاش دڵکۆکەی لەوێیە. وەک ئاماژەمان بۆ کرد هەموو ساڵێک لە 29 زستاندا جەژنێکی تایبەت یان مەراسیمێک بۆ ئەو پیاوە گەورەیە دەگەڕدرێت. لە دوای پیر شالیاری زەردەشتی چەند پیر شالیارێکی تر هاتوون لە هەوراماندا، بەڵام بەپێی سەرچاوە مێژوویەکان بێت هەندێک لەو پیرانە هاتوونەتە سەر ئاینی ئیسلام و موسڵمان بوون. پێویستە بڵین پیر لە هەوراماندا بە مانای دانا و زانا دێت. پیر بەو کەسانە وتراوە کە دنیا دیدە و بەرچاو ڕۆشن بوون و خاوەن پلەیەکی ئاینی بوون. بۆیە دیارە کە وشەی پیر بەرامبەر پیر شالیار بەکار هاتووە کە شارەزاییەکی زۆری لە ئاینی زەردەشتدا هەبووە. نازناوی پیر شالیار بە یەکێک دراوە کە لە هەوراماندا لە ناو هەموو موغەکان و زاناکاندا پایەدارتر بووە. لە لاهوت و حکمەتدا شارەزا بووە. پەناو یاگەی گشتڕا و تەکبیرێک و ڕێنماییەکی ئاینی زەردەشت بووە. وێڕای ئەوەش پیاوێکی خواپەرست بووە و بەسەر دەستە و سەرداری 99 پیرەی هەورامان دەناسرێت و پیری پیران بووە.
جەژن یاخود زەماوەندی پیرشالیار کە هەسارە خاتوونی هاوسەری تێدا مارە کردووە بۆ ئەو زەماوەندە هەر تیرەیەک دەست و دیاری خۆی بەو بۆنەوە داوە. ئیتر هەر ساڵێک کە یادەوەری ئەو ڕۆژە دەکەنەوە بە فەرمانی پیر هەر تیرەیەک لەو ڕۆژەدا دیاری چی بووە بە چەشنی ئەو شتەیان بەسەردا دابەش دەکرێت.